بینەر و بیسەرێن کوردستان 24 ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین الجهê Xwedê biryarê nede mirov çend yê şehrezabîtin belêt netîceyê da her mirov e an ku şehrezaya mirovan çend ya zor bîtin belê nagehte wî astî ku bikarîtin ilcihê Xwedê biryarê bidet û qisan biket yan ku bipeyvîtin hember Xwedê Teala yan ku navê Xwedê her wesa mirov nikarîtin xwe bikete berdevkê cîhana xeybî itniha da diyardeka nexastî heye ew jî qisekirdin e eb navê ayînî sebaret paşa roja mirovan yan ku sebaret paşa roja mirovî biheştiye an jî cehennemî ye ev diyar de dibîte mijara xeleka bernamê bi Kurdî edigel zor barês Mamosta Abdurrahman Sedîq zor bixêr bî Mamosta Mamosta wekeme amoja pêkirî ev diyar de renge çend salek bîtin ser helda bîtin yan ku qedîmî jî de hebît belan vê gavkê xûnît keteve ew jî ew e ku behsa wê çendê tête kirin biryar bihête dan sebaret çarenivîsê mirovan biheştî yan jî cehennemî ku ev kareke tinê Xwedê Teala dizanîtin lewra me divêt bizanîn erkê kesanên ayînî çi tişt e erkê serekî birîtiyel çi tişt بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەوەی باست کرد لە ڕاستیدا مەسئلەیەکی زۆر گرنگە لەبەر ئەوەیە خوددا بە پێغەمبەرانیشی بۆ پێغەمبەرانیشی ڕوون کردوتەوە درودی خۆیان لەسەر کە خوددا خۆی ناوی ئەلوەکیلە خوددا ناوی ئەلوەکیلە کەواتە وەکیل بەو مانایە دێ یعنی تۆ ناکرێت تۆ وەکیلی خوددابی بەڵام خوددا وەکیلی تۆ دەبێ ئێمە لە کوردەواریە ئەگە یەکێک بڕوا بە یەکێک نەکە دەڵێ خوددا وەکیلە ئەو شتە ئاوها بوو یعنی ئەگە بڕوا بە من ناکەی خوا ئەگەی لێ ئەو شتەوا بوو بەس ئێمە ناتوانین وەکیلی خوددابین چونکە ئێمە لەو ئاستین بۆیە خوددا یعنی ئیسەت یەکێک کاری بۆ یەکێکەکە ئەڵێ ئەو کارت بۆ ئەنجام دەدەم بڕوای پێ ناکە ئەم دێت چیەکە بە ناوی خوددا سوێن دەخوا ئەڵێ وەڵڵاهی سوێن بەخوا سوێن بە قورئان من ئەو ئیشەوا دەکەم بۆ بەڵێ پێغەمبەر جی مرۆڤن و تەمان دەمدا وەکیلێت خودی ژینە نه پێغەمبەران هیچ وەکیلی خوددا نین چونکە خوددا دەفەرمێ وما أنت عليهم بوەکیل خوددا لە قورئاندا دەفەرمێ وما أنت عليهم بوەکیل لست عليهم حفيظة ئەبینی خوددا کەوا دەفەرمێ هەر پێغەمبەر لە قورئانیشدا بە قەومەکەی خۆی لەبەر ئەوەی خوددا پێیان دەفەرمێ وما أنت عليهم بوەکیل هەر لەبەر ئەوەیە پێغەمبەریش دەفەرمێ وما أنا عليكم بوەکیل کەواتە وەکیل زۆر قورسە چونکە وەکیل ئەو کەسەیە وەکو خوددا بزانم لە ناخی تۆدا چی هەیە من بە چاو دەبینم تۆ چ دەکەی چ ناکەی بەس نازانم بە چ نیەتێک ئەوەت کردووە ئەبینی وەکو لە فەرموودە هاتۆ مەلائیکەش نیەتی تۆ نازانێ بەس ئیشتە زاهیرەکانی تۆ دەبینێ وەکو خۆی بۆت دەنووسێ وەکو خۆی بەڵام تۆ چت کردووە بە چ نیەتێک کردووە نازانێ اینجا بزانە چەند خەتەرە مرۆڤێک دێ نیەتی ئەوی دیکە دەخوێنێتەوە خۆی دەکا بە وەکیلی خوددا بۆیە وەکو باسی سوێن دەکەم کرد تۆ بڕە بەو ناکەی ئەو سوێندت بۆ دەخوا خوددا دەفەرمێ ولا تنقضوا الأيمان بعد توكيدها ئێوە ئەو سوێندە ئەیمان جەمعی یەمینە یعنی سوێند وەختێ سوێند دەخۆی ئەو سوێندەتان کە تەئکیدتان لەسەر کرد هەڵی مەوەشێننەوە وقد جعلتم الله عليكم كفيلا وەختێ من سوێندم بۆ تۆ خوارد بە معنای چی تۆ بڕات بە من ناکرد بەهۆی سوێندەکۆ بڕات بە من کرد کەواتە من چێم کرد بە کەفیل خوددا ئیمامی تەبەری ئەڵێ وقد جعلتم الله عليكم كفيلا أي وكيلا لەبەر ئەوە خوددا تخستە بەردەمی من وتت خوددا وەکیلە لەبەر ئەوە بەو مانایەتی جا گرفتەکە لەوەیە ئێمە بێ بزانین خوددا وەکیلە نەک مرۆڤ وەکیلی خوددا بێ بۆیە خوددا ئەو مافی بە پێغەمبەرانیش نەداوە درودی خۆیان لەسەر بزانە خوددا چ دەفەرمێ بە پێغەمبەر ئەفەرمێ فەذەکر ئینەما ئەنتە مذەکر ئەمە بە پێغەمبەر دەفەرمێ کەواتە پێغەمبەر درودی خۆی لەسەر پێی دەڵێت تۆ بیر خەرەوەی فەذەکر بیریان بخەرەوە ئینەما ئەنتە مذەکر لەستە عەلەیهم بموسەیتر تۆ مافی ئەوەت نییە زۆریان لێ بکەی وەکو ئایەتر لەستە عەلەیهم بجەبار لەستە عەلەیهم حەفیظە ئەوە کاری تۆ نییە چی وردەکاری و بچتە نێو ژیانیان و بە زۆر بەسەریانە بسە ئەگەر هیچێ بڕوای نەکرد ئیلا من تەوەلە وەکەفەر ئەو کەسانی کە بە قسەد ناکەن و پشت تێئەکەن و بێبڕوا و کوفر هەڵەبژێرن ئەگەر ئەمەیان کرد چییە فەیعەذیبه الله العذاب الأكبر خوددا خۆی سزایان دەدا کەی ئین ئیلەینا ئیابەهم ثم ئین عەلەینا حیسابەهم ئەوانە دوجار بۆ لای ئێمە دێنەوە یعنی بۆ قیامەت دێنەوە ئێمەش
حسابیان لەگەڵدا دەکەین و محاسبەیان دەکەین کاری تۆ بەس چی بوو تەذکیر بوو بۆیە جارێکی تر خوا لە قورئان دەفەرمێ فإنما عليك البلاغ وعلينا الحساب فإنما عليك البلاغ وعلينا الحساب کەواتە مامۆستای ئاینی زانای ئاینی ئەوەی بەخۆی دەڵێ بانخواز ئەوەی بەڵێ ڕێنمایی کار ئەوەی دەڵێ ئامۆژیار نەسیحەتی خەڵک دەکا دەبێ ئەم ڕاستیە بزانێ کە بۆ پێغەمبەر وا بێ درودی خوای لەسەر بۆ ئێمەمانانیش هەروایە لەبەرەوە خوددا دەفەرمێت تەنها ڕاگەیاندن لەسەر توێ حسابکردن و محاسب ئەوێ بۆی مامۆستا ئەگەر سەحکە قورئان و پیرۆز یا تەژیل وان صیفەتت کەسانین نەباش بوون و بوونە کەسانین کافر و بێباوەڕ چەندین صیفات بەحەزکردین ئەگەرە صیفاتە هەبن ئەو کەس کافرە ئەگەر مامۆستایەکی ئاینی وان ساڵ و خەتا ببێژیتن بێژتە کەسێکی ئەو ساڵ و خەتت نافتە داهین تو بەرەو کوفرێت چی ئایا ئەوە ڕەوایە ناتوانێ وا بڵێ ئەما بزانایان ئەمەیان زۆر جوان ڕوون کردوتەوە ناویان ناوە تەکفیر المعەیەن یعنی ئەمە بەسەر معەیەن کەسی دیاریکراوە ناتوانی وا بڵێ بەس دەتوانی بڵێ وەکو خوددا لە قورئان وا دەفەرمێ ئەوەی وابکە 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 ئولائیکە هم المؤمنون حقا وایە بەس تۆ هەمان ئەو صیفەتە لە من دەبینی ناتوانی هێشتا بە من بڵێ مؤمنی حەقی بۆ چونکە ئاگات لە نیەتم نییە نازانی بەچ نیەتێک ئەو کارە دەکرێ وایە بۆیە زۆر جار دەبینی خەڵک کاری باش دەکا بەڵام ئەم کارە باشە بۆ ئێمە باشە زاهیرەکەی بەس خوددا خۆی دەزانی ئەم کارە بەچ نیەتێک دەکرێ لەبەرەوە زۆر گرنگە ئاگاداری ئەوە بین چۆن دەڵێ بە عەربی دەڵێن ئیسقاط یعنی ئەو شتە نابێت سەر معەیەنێک جێبەجێ بکەیت چونکە تۆن ناتوانین علمی غیبت پێ نییە لەبەرەوە وتیان بە پێغەمبەر درودی خوای لەسەر فلانە کەس بە سەحابیەکی گوت فلانە کەست بۆ کوشت ئەوە ئیمانی هێنا وتی ئەوە بە زاهیری ئیمانی هێنا درۆ کات لە دڵەوە درۆیە کرد پێغەمبەر فەرمووی هەللا شەقەقتە قەلبەهو یعنی بە مەعنا دڵیت شەق کرد تا بزانی یعنی نازانی لە خۆتۆ چۆن بەڵێ حکمت معەیەن هەبووینە ژیانە پێغەمبەریدا کە گوتیە فلان کەس بە حەشتیە ئان فلان کەس جەهەنەمیە نا یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەگەر لە شتێکە وحی بۆ نەیە ناتوانێت هیچ بڵێ ئەگەر وحی بۆ نەیە بە وحی نەبێ نازانێ چکە پێغەمبەر درودی خوای لەسەر خوددا پێی دەفەرمێکەوە تۆ چی بڵێ قل لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء لو كنت أعلم الغيب ناسان أقر بمزاني به وانيا برسياري قيامتي لكن الله ما المسؤول عنها بأعلم من السائل كواتب يا موسر أنباسا لم بش الدين دارية شكو بيغمبر دودي خواه لسر صفاتي زورة وكو صفاتي الرئيسي دولات أمر دركا وقوانين دركا دبيت جوجيكي بس لبشي باسم تشيا أميك أمرو زانای ئاینی و مامۆستای ئاینی و خەڵکی وەک ئێمەمانان کە قساکە نابێ خۆی بکا بە وەکیلی خوددا هەر لە سەرەتی بیر و بۆچوونەکانی خۆی تەڕەحکات ئەم بیر و بۆچوونەش خەڵک ئازادە وەری دەگرێ یا وەرلێ دەگرێ اینجا ناتوانین حکم بدەین بەسەر کەسدا لە جیاتی خوا بڕیار نابێ بدەین بۆیە پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر ئینی لەم ئۆمەر ئەن ئەنقوبە عن قولوب الناس من ئەمرم پێ نەکراوە فرمانم پێ نەکراوە دڵی خەڵک هەڵکۆڵم بزانم چی پشکنینی دڵکاری من نییە ئاخر ئەگە پشکنینی دڵی خەڵک کاری پێغەمبەر نەبێ چۆن کاری ئێمە دەبێ چۆن کاری بانخواز دەبێت چۆن کاری خەڵکی دیکە دەبێت نابێ ئەم کارە بەڕاستی ڕێ پێدراو بێ بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمێ لە پێشی ئێوە ئەقوامێک هەبوون کەسانێک هەبوون کەسێک هەبوو پێغەمبەر دەیجێڕێتەوە لە فەرمودەیەکا دەفەرمێ کەسێک بوو کانە ڕەجولون یعنی پیاوێک بوو ئەو پیاوە چی دەگوت سوێندی خوارد وتی والله لا يغفر الله لفلان سوێند بەو خوایە خوا لە فلانە کەس خۆش نابێ ئەڵێ خوددا وەڵامی دا من ذا الذي يتألى علي ألا أغفر لفلان ئەوە چێە بە ناوی منەوە سوێن دەخوا و لە جیاتی من بڕیار دەدا کە من لە فلانە کەس خۆش نابم ئەو چێ واکە بابزانێ ئەوە من سزای ئەو دەدەم و لەو خۆش بووم بە پێچەوانەی ئەوەی ئەو گوتی ئەوە من لە فلان خۆش بووم بەڵام ئەو محاسبە دەکەم کەواتە خوددا پێی خۆش نییە و ڕازیش نییە و قبوڵیشی نییە کەس بە ناوی ئەوەوە قسە بکە لەبەرەوە زانایان قسەیەکیان داهێناوە قەدیم وتیوانە الإقسام على الله جرأة على الله يعني چی بە کوردی یعنی سوێند خواردن بە ناوی خوددا کە خوددا وا دەکا سوێند بەو خوایە فلانە کەس جێگەی باشە سوێند بەو خوایە فلانە کەس جێگەی دۆزەخە سوێند بەو خوایە خوا لە فلان خۆش بێ لە فلان خۆش نابێ سوێن بەو خوایە فلانە کەس جێگەی ناوەڕاستی دۆزەخە ئەمانە هەمووی چییە جورئەتە لەسەر خوددا تۆ چی
ئەم جورئەتە دەکەی لەسەر خوددا و لە بری خوددا بڕیار دەدەی. ئەڤاستنێ بەحساوی چەندێ دەما کەسێکی بێژی جهنەمیە یان کافرە یانجی ئەو ژی نابیتن تو بێژی فلان کەس بەحشتیە بەڵێ هیچ ئەو مافەت نییە تەقسیمکردنی بەهەشت و جەهەنەم بەدەستی تۆ نییە و کاری تۆ نییە کارێکە لە کارەکانی خوددا ئەو کارش تەنها خوددا دەیزانێ و لە قیامەتدا بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەبینی ینی تۆ تەماشای قورئانکە ئەو پێغەمبەر و درودی خوای لەسەر هێرشیان هێناوەتە سەری و لە جنگێکا وەکو جەنگی ئوحد وانە 300 کەس ئەگەڕێتەوە قالوا لو نعلم قتالا لتبعناكم معناه وای خەڵکێکی دووڕوو هاتۆ تێکەڵ بووە وەکو گوتم يعني لەناو سوپای پێغەمبەرە خوددا دەفەرمێ منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة کەواتە ئەمە زۆر گرنگە اینجا لێرە مەبەستم ئەوە بوو ئێستا ڕەمەزانە کەسی بە ڕۆژوو هەموو جا دەڵێم ینی ئەڵێم کاری کەسی بە ڕۆژوو بوو ئەوە نییە لە ڕەمەزاندا چاو بجێڕێ بزانێ چێ نان دەخوات کاری کەسی بە ڕۆژوو بوو ئەوەیە لە یازدە مانگەکەی تردا چاو بجێڕێ بزانێ چێ نانی نییە بیخوات بینی کەواتە ئەرکی تۆ ئەوەیە کە لە خزمەتی مرۆڤایەتی دابی نەک بێی کوفر و ئیمان جابشکەی دەستێتت خوش مامۆستای بەڕێز مەدوێتم بچینێت ناوە شارên کوردستانێژیدا بووچووناتە چییە هەندێک کەس تنێ خۆ بە باش و ڕاست دزانن خەڵکێکی دیژی بخراب قەلەم بدەن بفەرموو بینەر بەڕای من هەڵەترین ڕوانین یان بۆ چوون مرۆڤ هەی بێت بەرامبەر خۆی ئەوەیە کەوا بزانێ تەنیا خۆی ڕاستە چونکە بەڕاستی یعنی هیچ کەسێ ناتوانێت بە مطلق لە ساسە ڕاست بێ دایمە ئەبێ بۆ چوونمان بەرامبەر ڕاجیاوازەکان یعنی بۆ چوونێکی وایی بێت دایمە گوێ بگرین تێبگەین لەوانی دەوروبەرمان مەرج نییە من لە ساسە ڕاست بم و مەرج نییە بەرامبەرەکەشم لە ساسە ڕاست بێت ئەس نزانم دەمێت تو کەسێکی سەد بینیت یا بە تو gelek هەوڵدانە گەل بکەی پندێک ڕێکێت سارشتانی گەل ڕێڤە بچیە ئەنی gelek دیف بەردەی حتت گەیتەوی ڕادەی دەمێت تو بزانی کوێف کەسە هەریە مسڕە لەسەر ئاخفتنا خۆ لەسەر بیر و بۆچوونێت خۆ دەوێ بە تو زێترین دەم دەستێت خوشوی کەسی بکێشی چونکە ئەو دە هەروەکی خۆکێتەن تشتێکی تەبا بێت سەریوی کەسیدا نەشێتن ئەفکارێت خۆ بەرفراتر لێ بکەتن فيتن تزيدترين دم خوش في كاسب دا باش خودي اف مروفيت هين زحفن جي ما بخوي ديتين يعني ام نو باش نتكينا بس اف شي توصى قالك خلاتيها يعني بيقوفي از قالك جرا دي هندك جرا خو از حق جي بمدي اخو مدك دي باش نم نحقي از دي خو بدن كان بيجن بلا مادام ده قلت من نه مشكله ديار اس نحقم اف شي صوت شي كريت يعني تشينو بيتن يعني وافتشته خلاتي كو قالك ومزنه سبارت بو برسيارا راسكي كاتك مروف قاعد بو باوريك زوربي كات وشي من بكار بيني لا زوربي اشتكانا وشي من دووبارە بکاتەوە ئەو کاتە پێ بەڕاستی مرۆڤ بە خۆیان بچێتەوە چونکە کۆمەڵێک بابەت هەیە کە نەفسیە ئەم بابەتانە واد لێ ئەکات کە تەنها و تەنها بیر و ڕای خۆت وەرگری تەنها و تەنها باوەڕت بەو شتانە هەبێ کە خۆت ئەنجامێنەی ئەمەش بەڕاستی تا حدێکی زۆر مەترسیدارە بۆیە مرۆڤ پێویستە هەندێک کات بیرۆکەی دەوروبەر وەرگێ هەندێک کات فکر و فەلسەفەی دەوروبەریش وەرگێ وسلەوە کەسەکە هەر خۆی پێڕاستە و خەلکی پێغەڵەتە هەموو ئینسانێک وەکو پێویست بەرامبەرەکەی بخیتەوە لە خۆی بە پیاتر و باشتر بزانی ئەو زەبریان لەسەر بدا مەسەلە کابراایەک تەعەنودا ئەوە وەک دەرێ خوشی لێتا پیریان دە خەڵک تەبیعاتی وایە ئەگەر غەلەت بێنێ هەر من حەقم ئەوە چانابێ خەلکانێکیش هەیە کە لەوش بابەتەیە بەنسحەتکردن و بەڕێنمای دێتەوە سەرخەت يا خالد دائما اكو مرف شو لك كات ان كارك كاتن يعني حق بيتن وشزانه خالد تجي احتراف بكاتا شو دا شي بيتن هكا هر خو حق شنو بيت احتراف بكاتا بەڕاستی تێگەیشتن ئامانجی سەرکەوتنە بۆیە هەمیشە ئینسانی شارستان بوون و ئینسانی تێگەیشتی هەوڵدا بە باشترین شێوە بیرکاتەوە بێگومان نابێ نکۆی لەوە بکەین کە ئێمە ڕاستین دەبێ ڕاستەکان خۆی خۆیان دەربخەن بۆیە نابێ ڕەکە بکەیت لەسەر شتێک کە تۆ ڕاست نەبی دەبێت لەگەڵ ڕاستەکان بەرەو ئەنجامی باش دەڕۆی بەرەو ڕێگای ڕاست دەڕۆی بەڵێ بینەرن بەڕێز سوپاس بوو بەشداربوویان و ئاخفتنین هەوە جوان و جێ خودا بوون هەر ساخ و سەلامەت بن مامۆستای هێژا ئەگەر بزبڕینە سەر تەوەرێ خۆ خودی تعالی هەندێک نهێنی هەنە ئانکوت بێژنێ غەیبیات ئەرێ مرۆڤ چ جارت کاریتن تشتێکی شوێ غەیبیاتێ بزانیتن یانکو
قسەکردنی لەسەر وی جانبی بکەن نەخێر ئەوەکو گوتمان پێغەمبەران غەیبیان نەزانی و کاتە مرۆڤش غەیب نازانی ئەم بەبەشەمان بۆ چۆ گرنگە کە ئەڵێن لە بری خوددا بڕیار مەدە لە بری خوددا بڕیار مەدە ئەبینی ئەم مرۆڤانەی ئەم سەردەمە بە ناوی دینەوە لە بری خوددا لە جیاتی خوددا بڕیار دەدەن بەڵێ چۆن حەزیان لە فڵانە کەس نییە مرۆڤەکان هەموو دوجار هەر دەمرن و هەر دەبێ بمری ئەو کەسەی ئەم حەزی لێ نییە ئەو کەسە وەفاتەکە ئەڵێ ئەو خوای من ئەو فڵانە کەسە خوا بردیەوە هەموو مجتەمەعی لە دەست ڕزگار کرد ئەلحەمدولله دنیا لە دەستی ڕزگاری بوو ئاخر ئەوە هیچ ڕەبتی بەوە نییە ئەگەر بەوە ببوایە خەڵکی خراپ زۆرە خەڵکی خراپ ئەوەندە زۆرە ئەوەندە چۆن دەڵێ تاوانی نێو دەوڵەتی گەورە هەیە ئەم خەڵکە بچووکە بۆچی لە تۆ لە جاتی خوا بڕیارەتدا چێ دەمرێت باشیت مرن مرۆڤی باشش دەمری ڕاستەکەی کەواتە ئەوەی حەزێ یەکێک هەموو نەخۆش دەکەوی وانە یەکێک نەخۆش دەکەوی حەزی لێ نییە ئەڵێ ئەوە لەبەر ئەوە وای لێ کرد ئەزانە و ڕۆژەوە چی گوت ئەو بۆ یەخ نەخۆش کەوت ئەمی تریش هەر ئەڵێن یعنی وەکو مەلائیکەیە ئەوش نەخۆشەکەوی بەشەر ئەوش نەخۆشەکەی وانێ کە ئەو نەخۆشەکەوی ئەڵێ ئەو فڵانە کەس خوا خۆشیەوێ خوا بەسەری کردەوە ئەوە خوا ڕفعی دەرەجاتێکە چونکە ئەمی خۆشەوێ بۆیەوە ئەڵێ ئەوی تری خۆش ناوێ نە ئەوە ڕاستە نە ئەوش ڕاستە هەردووکی وەکو ئیبراهیم فەرمی وئیذا مەریضت فهو یشفین ئێمە خەتای خۆمانە سەرمامان دەبێ و خۆمان خەتای خۆمان نەخۆش دەخەین و خۆ دەشێت و دەچتە بەردەویستە پلی نەخۆش دەکەوی بەڵێ مامۆستا کەسێکی خراپ و زاڵم و ستەمکار دەمێت تشتێک سەری تێتن ئەم نکارین بێژین ئەوە ئەنتیقام و توڵبەکردنا خۆ ناتوانانی وا بڵێ چونکە ئەگەر وا بواە ئەوانەی پێغەمبەریان ئەزیێتدا لە مەککە کار وا عەزیەتی پێغەمبەریانداوە خودداشی چی لێ نەکردو وانە کەواتە خوددا وەکو گوتمان هەموو ئەمانەی فەرموو بۆ قیامەت ئین عەلەینا حیسابەهم لە دنیا ئەگەر شتێکی لەو جۆرەش ڕوویدات و هەر سڕەکەی و نهێنیەکەی نازانی ناتوانی لە بری خوددا بڵێ ئەوە بوو مەسەلەن کرێنێک لە واشنگتن هەفتەی ڕابردوو بوو کرێنێک لە واشنگتن کرێن یعنی ڕافعە بڵێ کەوت 4 کەسی کوشت ئەو کافرانە ئەوت ئاخوا چی لێکردن ئێبا بە خۆکرێن لە کەعبە کەوت پێشی 3-4 ساڵ 100 کەسی کوشت ئەی ئەوە حاجی و هاتۆ بۆ حەجی ماڵی خوا و کرێن کەوت بۆ ئەوە دەڵێ خوددا پێی نوان ئەی ئەمە چی ئایا خوددا ڕقی لە حاجیە نە ئەوە بەشەرە ئێهمالی کردووە کرێنەکەی باش نەبەستووە وەزنی زیاتری لێ بەستووە و کەوتووە وانە ئینسان خەتای خۆیەتی کارەکانی خۆی دەکا تۆ چۆن لە بری خوددا بڕیار دەدەی ئەڵێ ئەو لافاوەی کە بەسەر ئەمریکا هات ئەوە خوددا تۆڵی لێکردن و ئێکاکە لافاو ساڵێک کەعبەشی داپۆشیوە لە ساڵەکانی سی هاتۆتە ناو کەعبەوە ئەی ئەوە چییە ئەوە ئێهمالی حکوومەتە کەوا پەرژینێکی باشی بۆ دروست نەکردووە ئێمە نابێشتەکان لەسەر خۆمان دەرکەین جگەلەوەی خۆمان ئێهمالین اینجا لە پاڵ ئێهمالێکی خۆشمان دین بە ناوی خواوە قسە ئەەکەین تەوزیعەکەین ئەوە خوددا خۆشی ویست زەلزەلەیەک لە فڵان شوێنە بێ ئەڵێ ئەوە خوا انتقامی لێکردن ئەخ زەلزەلە خۆ لە وڵاتی موسڵمانی شەیە ئەی ئەوە چییە ئەوە چۆن نەکەی کەواتە دێ ئەڵێ ئەمیان لە خۆشەویستی ئەمیان لە دژایەتیە ئێ تۆ چۆن ئاگاد لەمەیە چۆن ئەم نییە ئەمە چۆن زانی چۆن لە جاتی خوددا وحیاتوە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر پێمان بڵێ ئێستا پێغەمبەر ماوە نەماوە ئێمە وحیمان بۆ دێ بۆ نهاتووە لەبەرەوە ناشرین دەبێ ئاین تۆ لە بری خوددا ئەم بڕیارە نەبدەی سێریکە کابرایەک لە مزگەوت دێتە دەر یەکێکیش لە بارێک دێتە دەر ئەمە لە ڕووی زاهیرەوە ئەڵێ وەڵای ئەمە ئینسانێ باشە ئەڵێ ئەمیش ئینسانە سەرخۆش لەوەیە ئەوەی چوو بێ بۆ مزگەوتەکە ئەو کەسە بەڕیا چوو بێ هەر بۆی خەڵک بڵێ نوێژەکە ئەو کەسە لەوەشە ئەوی کە لە بارەکەەوە دەرچوو بێ چوو بێ لەوێ نەسیحەت یەکێ بکا بڵە فلانە کەسەوە کە جێگەی توێ کاکە وەرە دەرێەوە جوانی و تۆزانی کوڕی چێت پێ دەڵێن ئەمە ناسیح بووە ئەمە ئەبینی چۆنە ئێمە ئاگامان لەم دوو ڕووداوە نییە کە زاهیرەکە دەبینین هێشتا نابێ قسە بکەین ئەوە قسەیەکی مامۆستا شەماڵ موفتی بیرم خستەوە بە ڕەحمەت بێ ئینسانێکی بڵێ من لە 92 ئەم ناسی جا ئەیگوت ئەگەر ینی چۆن ئەڵێ کەسێکتان بینی لە مەیخانەیەکە و دەرەچوو چۆن ئەڵێ ئێوە حسنی زەنتان هەبێ بەرامبەری بڵێن لەوەیە چوو بێ کەسێکی نەسیحەت کردبێ لەوەیە چوو بێ کەسێکی نەسیحەت کردبێ جا مەبەستم چییە مەبەستم ئەوەیە کە ئینسانی چاک ئینسانی پاک ئەوە خۆی ئەو چۆن ئەڵێ لە پاکی خۆی ئەڕوانێتە خەڵکی دیکە جا مەبەستمەوە بوو شتێک ڕووەدا نابێت تۆ بڵێ ئەمە لەبەر سبەی یەکێک وەفاتەکە کە وەفاتی کرد بارانێکە بارێ ناتوانی بڵێ ئەم بارانە لەبەر خاتری فلانە کەس باریوە تۆ ئەخر وحید بۆ نەهاتووە پێغەمبەر گەورەتر هەیە نییە درودی خوای لەسەر کوڕی پێغەمبەر وەفاتەکە ناوی ئیبراهیمە ئیبراهیمی کوڕی پێغەمبەر بە مناڵی وەفاتەکە کاتێکە وەفاتەکە ڕۆژە گیرێ خەڵکەکە چیان گوتیان ئەوە ڕۆژ لەبەر خاتری کوڕی پێغەمبەر گیرا ڕۆژ گیرا و دنیا تاریک بوو
ئەو کات پێغەمبەر خەڵکەکەی کۆ کردەوە پیانی گوت مانگ و ڕۆژ ئینەهما لا ينكسفان لموت أحد خەڵکی نەبزانن ڕۆژ و مانگ نایەنە گرتن لەبەر خاتری مردنی هیچ کەسێک کەواتە ئەمەش مەسەلەیەکی گرنگە یا تۆ شتێکت بەسەر دێ لە ئیهمالی خۆت بەسەرت دێ لەو کاتەشا تۆ شتێک بۆ شەڕێکت بۆ لەگەڵ کەسێ ناخۆشیێکت بڵێنەوە خوای فڵانە کەس پێی نواند مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ لە بەرگی دەی تەفسیرەکەیدا قسەیەکی وا دەکات دەڵێ خەڵک وا فێر بوو هەر شتێکت بەسەر هات دەڵێن ئەوە خوددا پێی نواند ئەوە خوددا حەقی فڵانی لێ کردەوە جا لەبەرەوە قسەیەکە کاڵێ خوددایە دوعایەک دەکات لە بەرگی دەی تەفسیرەکە مەلای گەورەی کۆی ئەڵێ خوددایە جوهەلام پێ خۆش نەکەی یعنی خەڵکی جاهلم پێ خۆش نەکەی چونکە ئەڵێ کەسێ بەڵایەکی بەسەردا دێ دەڵێن ئەمە هیمەتی فڵانە کەس بوو جا ڕووداوێکە جێڕێتەوە لە پێشی 80 ساڵ لە کۆی ڕووداوێک دەجێڕێتەوە دەڵێ فڵان و فڵان پیاوێکی ئاسایی لەگەڵ سەیدێک بوو بە شەڕیان بۆ بەیانی سەیدەکە وەفاتی کرد ئەڵێ پیاوێکی عەقڵ هەبوو لە کۆیە ناوی مەلا حەوێز ئاغا بوو ئەڵێ مەلا حەوێز ئاغاوتی خەڵکینە ئەو سەیدە شەڕی کرد لەگەڵ ئەو پیاوە ئاساییە بۆ بەیانی سەیدەکە مرد ئاسایی بوو بەس ئەگەر پیاوە ئاساییەکە بمردایە هەموو کۆیە دەیگوت چی دەیگوت ئەوە خودای مام سەید بوو کە فڵانە کەس مرد بەس عکسەکەشی ڕوویدا ئەوە هەمی دەرئەنجامەوێ چەندینی نەمامۆستاکە چەندین تکست مەهەنەت ناوە قورئانێدا یان کوت فەرمودادا بەحساوی چەندێت کەتن و مەسیری فلان کەسی فلان تشتە بۆ نمونە ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم بۆ قیامەت دیوتە بلێ ئەجان معنی وەڵامەکەدا خوددا إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار يعني لە دنیا نییە يعني ئەگە تۆ بڕوا بکەی ئەمەی ئەعدامکردنی سەدام حوسێن ئەمە تۆڵەکەیەتی ئەو هەموو تاوانە ئەمەیە ئەمە تۆڵەکەی ئەمە تۆڵە نییە قیامەت لە پێشە ئەمە هەر زاهیرەکەیەتی اینجا آخر قسەم ئەوەیە کە لە بری خوددا بڕیار نەدەی لە بری خوددا بڕیار نەدەی یەکێکە بینی نوێژەکە بە جۆرێک ئەڵێ وەڵاو نوێژە قبول لێ ئەزانی بۆ قبول نێواڵێ چونکە بە مەزهبەکەی ئەو وانابێ وایە کابرا دەستی لە دەستی خێزانی کەوتۆ و دۆنجەکەشی دەکە بەس ئەو مەزهبەکەی حەنەفیە ئەمی شافعیە ئەم دەڵێ وەڵا ئەو نوێژە قبول لێ چێ دەڵێ وایە لەبەرەوە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بە ڕەحمەت بێ کتێبێکی هەیە بە ناوی جەواهر الفتاوە لە جەواهر الفتاوە یەک قسەمان جەداتی زۆر جوان قسەی زانایانی پێشی خۆیەتی دەڵێ لەو قسانەی کە هەیە إن مرتكب المختلف عليه غير آثم بە کوردی دەڵێ چی بە کوردی دەڵێ هەر کەسێک کە کارێک ئەنجام دەدا ئەو کارە اختلافی عولەمای لەسەر بوو بێ ناتوانی بڵێ گوناهبارە شتەکە اختلافە دەڕەئی لەسەرە ئەو بەڕەئی نوێم ئیشەکە تۆ بە پێنجەم ئیشەکەی دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمێ ناوبڕێ هاتی بینەرین بەڕێز پشتی بێنڤەدانەکە کورت و دەینە خزمەتەوەین بەڕێز بینەر و بیسەرین بەڕێز دیگەل وەدای نەبوو پتر درێژە پێدان لەسەر تەوەری هاتیە دەستی شانکردن الجهێ خودی بڕیاری نەدە مامۆستای بەڕێز وەکە نەها ئەم بینی نەوا هەموو جواکین مسلمانەدا بگشتی دەبینی هەندێک کەس هەنە ناوی خودی ات ئاخفن ناوی خودی پەیڤن ئاخفتەنا سەبارەت خودی تەعاڵە دکەن و ناو لەسەر خوددانایە داعی و بانک خاص ئەرێ خودی تەعاڵە ڕێکدایە کە کەس ببیتە گوتاربێژی خودی ئەمە پرسیارێکی گرنگە یعنی سێری قورئان دەکەی هەندێک کاری خوددا خۆیەتی کە تۆ دەیبینی مافی ئەوەت نییە تۆ بەکاری بێنیتەوە وەکو مرۆڤ وەکو چی وەکو ئەوەی بە ناوی خوددا قسە بکەی هەرچی هەموو من وا دەڵێم بەێ ئەوە لە ڕاپەڕینەوە تا ئێستا وا دەڵێم هەرچی من دەیڵێم شەرح و ڕاوەکردن و تێگەیشتی منە بۆ قسەکانی خوددا و پێغەمبەری خوددا ئەمە قسەی منە هەموو کەسیش دەبێ وا بڵێ هەموو کەسیش دەبێ وا بڵێ هەموو مفەسیرەکانیش دەبێ وا بڵێن هەموو محەدیسەکانیش هەروە دەڵێن ئەمە شەرحی فڵانە کەسە بۆ فەرموودە ئەمە تەفسیری فڵانە کەسە بۆ ئەو ئاەتە ئەمە بەستاتە نەهێتە تەقدیسکردن نێت بۆیە بزانە پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی لە فەرمودەیەکە جاران کە شەڕ دەبوو دەوری شارێکت دەگر خەڵکەکە دەوێت با مفاوەزات بکەین پێغەمبەر چ دەفەرمێ وئیدا حاصرتە ئەهلە حسنین کاتێک کە تۆ محاصرەی شارێک دەکەی فأرادوك أن تنزلهم على حكم الله ورسوله خەڵکەکە دەڵێ کاکە جان تەسلیم دەبین وەرە حکمی خوا پێغەمبەری خوددامان لەگەڵ بەێ پێغەمبەر چ دەفەرمێ بۆ قائیدەی خۆی ئەڵێ فلا تنزلهم على حكم الله نەڵێ وەرە حکمی خواتان لەگەڵدا دەکەم خوددا چی پێخۆشە و چی و تۆ من ئەوەتان لەگەڵ دەکەم بەل ئەنزلهم على حکمیکە بەڵێ خەڵکینە من بە حکمی خۆمتان لەگەڵدا دەکەم چۆن تێگەیشتم لە حکمی خوددا چونکە بڵێ ئەوەی من دەیکەم حکمی خوددایە ئەوە تۆ بە ناوی خوددا قساکەی پێغەمبەر فەرمووی بەل ئەنزلهم على حکمیکە بڵێ من
بە قسەی خۆمتان لەگەڵدا دەکەم بۆ بڵێم لأنك لا تدري أتصيب حكم الله فيهم أم لا تۆ نازانی ئایا ئەوەی کە دەیکەی حکمی خوایە بەڕاستی یان يعني خدا وای ویستۆ یا قسەی خۆتە چوەگە ناشرین دەرچوو بە ناوی خدا ناشرین دەکەی ئەفکرە جانەوێتت بێژ مامۆستا گەلێکا جوان و ڕاقیە بەلێ ڕێکاری وێ چیەم دێ چاوە گەینەوی ئاستەی کود وی ڕەنگەی بین یعنی بڕوانە بەستمەوەی هەرە بێ ینی تا زیاتر بخوێنیتەوە تا زیاتر لە دینی خوا تێ بگەی زیاتر فراوانترەبی بڕوانە خەڵکی ئێستا چەند پێخۆشە بڵێ بیر و بۆچوونەکەی فڵانە کەس ئەەکەین بە بیر و بۆچوونی ئەم وڵاتە کەچی ئیمامی مالیک ڕقی لەم قسەیە بووە ئەبوو جعفەری مەنسوور بانگی کردو و توێتی مالیک وەرە کتابێک تێ بە ناوی موەطە بەڕاستی لای من وەکو ڕئیسی دەوڵەت زۆر مهمە تعمیمەکەین بەسەر هەموو دنیا ئەم کتابی تۆ زۆر باشە فەرمووی یا ئەمیر المؤمنین دع الناس وما هم عليه لێگەڕێ خەڵک با بیرۆڕای جیاوازی هەبێ نابێ کتێبەکەی من تعمیمکەی بەسەر خەڵکە هەر شوێنێک بۆ خۆی بیر و بۆچوونێکی خۆی هەیە ئەو ینی کەسی عاقڵ ئاوە تۆ دێڵێ بیر و بۆچوونەکەت ئەوەندە جوانە لای من تعمیمێکم ئەوە لە نانە لە ڕێخوا نەکەی چکە دنیا نابێ بە یەک بیر و بۆچوون بڕابڕێەوە ئەنجامە زۆر گرنگە خاڵێکی تر ئەڵێ لعنەتی خوا لە فڵانە کەس ئەڵێ چۆن وا دەڵێ ئەڵێ فڵانە کەس زاڵمە خۆی حکمیدا زاڵمە باشە مادام حکمتدا فڵان زاڵمە ئەڵێ خوداش فەرمیێتی ئەلا لعنة الله على الظالمين مادام ئەمیش زاڵمە بە ڕەئی من کەواتە حکمی خوا بۆ سەر ئەمنانە هەموو بۆی پێغەمبەر فەرمووی لا تلعنوا بلعنة الله يعني ئەوە کە خدا لعنەت لە یەکێ دەکە زانین لعنەت معنەی چییە یعنی دەرکردنی خەڵک لە ڕەحمەتی خدا ئێتو ئەم جورئەتە چۆن دەکەی هەموو ئەو لعنەتانەی کە خدا ئەڵێ نانە ئەڵە ڕاوەستە ئەڵێ خدا لە قورئان فەرمیێتی ئولائیکە عەلەیهم لعنة الله والملائكة والناس أجمعين أو لي باسي ناسي كردوا كواتا منج لو ناسا منج لعنت لخلقكم الله قشت أو ناسي كتو باسي دكي هم قيامته سيري قرآنك إن الذين كفروا أواني بباوربون وماتوا وهم كفار لسر كفر وفاتيان كرت ومردن تشيبوا أولئك عليهم لقيامتها لعنة الله والملائكة والناس أجمعين بروانا لتفسير تبري بو أم آية تشد فرمي الله ذلك يوم القيامة أما تشرجك أم لعنة خوا ملائكة وناس لو خلقانية ذلك يوم القيامة أو رجيك لقيامتها شون الله رؤدا بو إمامي تبري الله يلعنونهم في الآخرة أما الآخرة ناس لعنة لوانا دكان دليل يكتر الله خدا فرمي ومن أظلم ممن افترى على الله كذبا شي لوانا استمكارترا كدرو بدمي خدا ودكان ماشنيا أولئك يعرضون على ربهم لروجي دوائدا أوانا داخلين بردمي خدا وداخلين برشاوي خدا ويقول الأشهاد أو كاد لقيامة داخلك تدل الشاهد كان تدلين هؤلاء الذين كذبوا على ربهم أما نبون درويان بدمي خدا وذكر ألا لعنة الله على الظالمين أما كيا أما قيامته أما دو خالي كتير أويك خدا جون بكز نادا أنت كصلي أويك خدا بخلق أولئك كالأنعام خدا تشبيه دكا يعني إما تجيبكين من شون يعني شون روني كمو بوتو جاري واهيا أما روني كمو بوتو أشتا واضح كم رون نابتو نتيجة بنابن بوشي بنابن بو پندێکی کوردی ئەڵێم کەر بارەکەی لە تفەنگیش بێ گورک هەردەی خوا و من جۆنم بەکەر نەدا ئەڵێم نازانێ بەکاری بێنێ ئەبینی بۆیە کە خوددا دەفەرمێ ئولائیکە کەلەنعام مەثەلو کەمەثەلی الکەلب ئەیە بۆمان ڕوون کاتەوە ئەو مەسئلە بۆچی وایە نەک خوددا جۆنی دابێ بۆ خەڵکە کۆتایی بەوە دێنم لە ڕاستیدا دەڵێن ئەی پێغەمبەریش لە ژیانیدا گوتوێتی فلان و فلان و فلان و هەندێک قسەی بە خەڵک گوتووە چۆرە بۆ صحیحی مسلم پێغەمبەر دوودی خوای لەسەر لە فەرمودەیەکە دوعا دەکات دەڵێ خودایە گیان ئەگەر من هەڵم کردبێ ئەگەر من جۆنێکم بە یەکێک دابێ ئەگەر من لعنەتم لە خەڵک کردبێ ئەو مافەم بدەرێ وەکو پێغەمبەر فاجعلها له رحمة وزكاة پێغەمبەر مافێکی تایبەتی خۆی هەیە تایبەتمەندیەکی هەیە بە خودای گوتووە خودایە ئەگەر من وەکو مرۆڤ هەندێک جار هەڵم کردبێ و هەندێک جار لعنەت و نەفرەتم لە خەڵکیش کردبێ ئەوە بۆی بگۆڕە بۆ ڕەحمەت بۆ ئەو کەسە خدا بۆ ئەوی دەکا بەس بۆ منی ناکە بەڵێ مامۆستا سەبارەت تەبەحسا دروکردنی کرد حاشەی جەنابێتە و حاشەی بینەرین بەڕێز کە ئەگەر کەسێک دروزم بیتن مامۆستا و بەردەوام بیتن سەر دروکردنێ فەرمودە هەیە کە ئەوە دەچیتن بەرەف جەهەنەمێ یانکو مەسیری دروکەری هاتە دیارکردن دنیادا کو ئەف کەسە مەسیری جەهەنەمیە ئەنکو ئەگەر کەسێک زیندیت و ببینی بەردەوام دروێت کەتن ئەوە بە ئیکە دگەهینیت کو ئەوە جەهەنەمیە هەر ناتوانانی چونکە ئەگە تەماشای کتێبی فقی ئەم بوارە بکەی ئەڵێن دەیان ڕێگە هەیە لە ئاخری عمریا پەشیمانە بێت تۆ ئەگەر لەوە نییە تۆ ئاگات لەوە نییە دایمەن ئێمە وەکو چۆن دراماکان خەڵکێتانیوەی سێرەکە
هەیە تا کۆتایی سێرەکە جا لە نەتیجەیە درامای باشەڵم تەبان بەڵێ. بەست بە خەڵک سەری درامای خراپ نەکە مەبەستم ئەوەیە کە کاتێکە چیرۆکی یوسف تۆکە دە قورئانە تا نیوەی بڕۆیت و بڵێ ئەمە پێغەمبەری خوددایە و خەونی بینی و خودداوتی بڵند دەکەم تۆ لەوێ کۆتاییت بە سوورەتەکە هێناوا لە ناو بیرەکەی وایە ئەڵێ وەڵام هیچ نەبوو کەچی دوای سێرەکەی لەو سەرۆگا بە ئامانجەکەی و بێتە عەزیزی مسر مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو زانایان دەڵێن بۆچی مرۆڤ مافی ئەوەی نییە ئەگەر کوفر لە خەڵک ببینێ هەر بڵە جێگەی جەهەنەمە ئیمان لە خەڵک ببینێ هەر بڵە جێگەی چۆن دەڵێ بەهەشتە ناتوانانی چونکە ئێمە کۆتایی و حوسنی خاتیمە و سوئی خاتیمەی کەس نازانین اینجا لە دڵی خۆشی چی هەیە هەر نازانین بەچی نیەتێک وا دەکە هەر نازانین بۆیە ئێمە نابێ قازی بین نابێ لە بری خوددا بڕیار بڵێ ئەف دیاردانەهان بەحسکرد مامۆستاکە هەندێک کەس هەبن ئەپناوی خودی بڕیارە بدەن و ئاخفتنا بکەن سەبارەت پاشا ڕووژا مرۆڤان دەبینی چەندین کەس دەوروبەرێتوان کۆم بن و پاڵپشتن و تەشجیعی لێتکەن و یانکوت پێی کاریگەرن ئایا ئەوانەش هەمان تاوانە خۆ هەیە وەکوی کەسی ئەوش جارێکی تر ناتوانم ئەو قسەیە بکەم لەبەر چی لەبەر ئەوەی ئێمە خۆمان گوتمان ئێمە لە بری خوددا ناتوانین بڕیار بدەین بۆیە زۆر گرنگە ڕێزگرتن لە ئیرادەی خوددا ئەوەیە کە تەنها خوددا ئاگای لە دڵەکانە خوددا ئاگای لە نیەتەکانمانە هەر لەبەر ئەوەیە دەبینین مرۆڤەکان بە درێژایی ڕۆژگار ئەمڕۆ لەبەر چاوی تۆ کوفرێک بە زمانی هاتووە تۆ ئەوەندەت لێبینی تۆ نازانی دوای چووە چەند گریاوە و چەند تۆبەی کردووە و چەند نوێژی کردووە و چی کردووە وایە بۆیە هەمیشە دەڵێم ئەگە پێیان گوتی فلانە کەس چۆنە زۆر بە من دەڵێن فلانە کەس چۆنە ئەڵێم ساڵی هەشتا لە زانکۆ لەگەڵم بووە لە دوای هەشتا ئەوەندەوە من نەمدیوە نازانم ئەگەم لێ نییە لەبەرەوە ئێمە ناتوانین بە نیوەی بناسینمان بۆ خەڵک بڕیار بدەین ئەگەر کەسێک یان ناخی خوب ببێژیت نیەتە مندا فلان تشتە و ئەو نیەتەوەی بەرف کوفری بیتن دێکاری بێژی ئەف کەسە کافرە هەر ناتوانین چونکە دوجار چ دەکە دوجار چ دەکا و دوجار چ دەبێ و من ئەگەمە لێ نیە بۆیە بین زۆر جار شتانە دەبینی یعنی زۆر جار ئێستا دەبینی خەڵکانێک لە چۆن دەڵێ لەو پەڕی ئیمانداریە تۆڵێ ئەو فلانە کەس کورەوە خۆ من دەمناسی ئەوە زۆر بێدین بوو زۆر کافر بووە وا دەڵێن هەنجە برادێرە تێوا دەڵێن مەسەلەن جاری واشەیە فلانە کەس دەبین ئەڵێن ئەمە فلانە کەس کورە من لە کولیە بوو لە زانکۆ لەگەڵمان بوو وەڵڵای سەری بچوای نوێژی ناچوو کورەوە ئێستا وا بۆ نمونە کەواتە ئەم تەقەلوباتانە لە دنیا هەمووی هەیە بەڵام دوجار مەسیری ئینسانەکان بۆ چۆ دەڕۆ هەر لەبەر ئەوەیە ئەگەر خوددا تەنها ناوی ئەبوو لە هەبی لە قورئان نەهێنایە کەس نەیدەزانی ئەو ئینسانە کۆتە بەس خوددا دەزانی بۆیە ناوی ئەو هاتووە خەڵک واتە سەوەرێ کرد ئەبوو سوفیان چونکە ئەو زەعیمی قوڕیش بوو دەبایە ئەو بە کافری بمرێ ئەو ساڵی هەشتی کۆچی ئیمان دێنێ چی ئەگەی لەمە هەبوو ئەو وا دەکە و ئەو وا ناکە ئەمامی پێغەمبەر بوو ئاسانتر بوو ئەم ئیمان بێنێ خوددا نەبێ پێغەمبەریش نەیدەزانی درودی خوای لەسەر کە ئەبوو لە هەب دەسێتت خوش مامۆستای بەڕێز دیسان نەدوێتن بچینەت ناف شار و شارۆچکەین کوردستانێدا و پرسیار هاتیە ئاراستەکردن چ بکەین بوو نزیک بوون ئەلتەی گەشتنەکات دروست ئاینی فەرمون بینێت بۆ نزیک بوونەوە لە بڕیاری دروست بۆ ئەوەی کە مرۆڤ بگات بە بڕیارێکی دروست پێویستە ئەوە لە خۆیان دروست بکات کە قەناعەت هێنان بە بەرامبەر شتێکی گونجاوە زۆر کات بۆی بتانی لەگەڵ بەرامبەرا و خۆشت و دەوروبەرت هەموو بگەی بە بڕیارێکی دروست بگەی بە بڕیارێک کە بتوانیت خۆتی پێیەکلایی بکەیتەوە و مرۆڤ سەرپشک بێ و ئازاد بێ لە بڕیاردان خودی ئەف خۆ ئێکودەتەی بگەهێنن ئەو یا درستە بەس هەند ئەف هەندێک مرۆڤێت هەین خودی تو هەندی بۆ بێژی تێنۆکەن یعنی زۆنی من يعني ئەف متابعە يعني وەختیان بێژن یەتهین مەبخۆی دیتن يعني بۆرکە سعاتەوە دۆ بێژمێ ده هەر بێژیت يعني من الگەڵ خفتی دۆ بێشتا من ئەو تشتەوێ ئەس بێژم يعني زیاتر يعني ئەوێ تو ساندێکی هەموو فکرەوە ئەوە قەناعەتەوە ئەوە کیمۆسی نۆ يعني خودی سەحکەتی دیمۆیکێ دی سەحکەتی ئەو تشتەوێ بم قۆڵ بیش درسترە بەس وەزنی خونۆین تەخۆرە دەبێشتن مۆخنۆخۆ گوتی ئەشاخنۆ خونۆی مەخۆرێ و خەلەتی ئەس بینم خەلەتیە هەندی ڕاستەیە ڕێکا خودی تعالی بێت مرۆڤ ڕاست بیت ژیانە خۆ خرێدا مرۆڤ بیت هەر حساب بیت عایلە بیتن هەکو تشتیرگەر عایلە خۆ ڕاستی نامینیتن هێتا خوارێ چ تشتی بیتن ڕاستی سەرپشکە هەمی تشتا مرۆڤ ڕاست بیت ژیانە مرۆڤ خردی خۆش بیت و پش ڕاست بەش بێ ئەمە ڕاستی ڕێکا خودی بەکی موتی مرۆڤ ڕاست بیت بۆرکە نەجاحات دینیت پێویست ناکە کە من شتێکم بەدڵ نەبوو هەر لە ئەوەڵەوە زەربی سفری کەم و هیچ نەیخوێنمەوە ینی پێویستە گوێ بگرم لەوانەیە بەعزە خاڵێک هەبێت ئەو بۆچوونی وا بێت و لەوانەیە ڕاستیش بێ لەوانەیە هەڵە بێ باشترین شت ئەوەیە ینی هەتا بخوێنمەوە زیاتر تێئەگەم هەتا بخوێنمەوە
وا هەستەکەم ینی مرۆڤ ڕای جیاوازی زیاتر بەرامبەرەکەی قوبوڵە بێت تزانی ئەڤروکێ مەتەنەن مرۆڤی دیکومنت هەبن هەر ئاخفتنەکە خوددا هەر ئەودیەکە خوددا مرۆڤی دیکومنتت باش هەبن بەردەست هەبن داتوب شێوا شیرەتان خەلکێکی بکەیت دا ڕاستیە تشتی بۆ خەلکێکی بدە دیارکردنە هەر تشتێکی هاتە دیارکردن و بەڵاوکردن و یەکسەر مرۆڤ بێژتن ئەف تشتەی درستانە بێ خەلەتە دەمێت تۆ دەدوێتن ڕاستیە بۆ خەلکێکی بێژێتە بێت و دیکۆمنت بۆ خەلکێکی بدە دیارکردن لێک دەگەشتێتەوە ڕخنێکتەی و بەرامبەرەکەت لەگەری دانیشتە جارە خو 2000 گفتگۆ لە سەوزعەکەی بکە تا دەگەی قناعەت حەقیویان نەقیتوە یان بە سۆزێک لێک نزیک دەنەوە بەڵام لە لێک تێگەیشتن ناوی تەعانوت هەبێتن یان وەڵا شەرت و شروط هەبێت بێ ئیلا شتەوا بێتن بێگومان تێگەیشتن پێویستی بە مرۆڤی سەرکەوتوو مرۆڤی ڕۆشنبیری دەوێت وە گفتوگۆکردن لەسەر شتێک کە ئامانجی هەبێ چکە گفتوگۆکردن لەسەر شتێک کە ئامانجی نەبێ تۆ بەرەو ئەقارێکی ونبوو دەچی بەڵام ئەتو دەتەوێت ئامانجتە بێ و خاڵێک بپێکی بۆ داهاتوو ئەبێ لێک تێگەیشتن بە گفتوگۆ ئەوە بە پێکەوە ژیان ئەنجامەکە دەپێکی. سوپاس بوو بەشداربوویان ساخ و سەلامەت بێ ناخفتنێتەوە جوان و جێ خودا بوون هەر سەرکەفتی بن. مامۆستای بەڕێز ئەم بینە سەبارەتوی چەندێک کە گەلک جار باوەڕدارێک هەیە دێ کەسێ بەرامبەر خۆ نەسیحەت کەت و دێ ئاخفتنێن باش بێژی سەبارەت دینی دوماهیەدا دەبیشتن ئەvە من بووتە گوت و تە چ بەهانەیەک نەما ئەگەر تو وێنەکەیەوە ئەس بێژم مەسیرێتە فلانە و فلانە تو چت بێژی بۆ وێ چەندێ ئەمە بابەتێکە پێی دەڵێن ئیقامەی حوجە من زۆر جار ئەگەم لەوە بووە دەڵێن فلانە کەس بێ باوەڕە بە خوددا ئەوە جێگەی دۆزەخ ئاڵێ چۆن خۆ ئەڵێ ئاخرمە بانگمان کرد لەگەڵی دانیشتین ئیقامەی حوجەمان لەسەر کرد وشەی ئیقامەی حوجە یعنی هیچ بیانوویەکمان بۆ نەهێشتەوە هەموو ڕاستیەکانمان پێگوت ئیقامەی حوجە بەس کاری پێغەمبەرانە بە ڕاستیەکەی خدا فەرمووی ڕسوولەن مبەشیرینە و مونذیرین پێغەمبەرانێک کە دێنێرین موژدەدەرن و وریاکەرەوەن بۆچی لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل بۆ ئەوەی هیچ کەس بیانووی نەمێنێ لە دوای هاتنی پێغەمبەران بڵێ من ئاگام لێنە بۆیە خدا دەفەرمێ وما كنا معذبين ئێمە سزای کەس نادەین حتى نبعث رسول ئێمە ڕسوول نین ئەو قسەی ئێمە دێکین قسەی پێغەمبەر نییە بۆیە تەنها پێغەمبەر درودی خوای لەسەر کە قسە بۆ قەومەکەی دەکات بە زمانی ئەوان و تێیان دەگەێنێ و وحی هەبوو هاتۆ 100% پێغەمبەر مافی ئەوەی هەیە بڵێ اللهم هل بلغت اللهم فاشهد خدایە گەیاندم بەڵێ خدایە ئەوە شایەت بە من قسەم کرد ئیتر ینی ئەرکەکەم لەسەر بەڵام ئەوە پەیامە پێغەمبەریە کە قورئانە پیرۆزە من بوو کەسێکی بێژم نەشین بێژم من نە من ئەتوانم نە تۆ ئەتوانی نە هیچ مەلایەک نە هیچ شێخێک نە هیچ بانخوازێک ناتوانێت لە کۆتایی قسەکانی بڵێ اللهم هل بلغت اللهم فاشهد ئەمە زۆر جا من جۆم لێ بێ یان هەندێک جار جۆم لێ بێ هەندێک مەلا دەڵێ غەڵەتە چونکە ئەو قسەی کە تۆ کردت نابێتە ئیقامەی حوجە ئەوە بۆچوونێک بوو لە بۆچوونەکانی ئەم سەردنیایە کە دەیان و سەدان بۆچوونی دیکەی تێدایە ئەمە بۆیە دەڵێم ئیسلامی کوردی بۆیە دەڵێم تێگەشتنی کوردانە ئەوەی من فێری بووم لە مامۆستا ناسیری سوبحانی دەربارەی ئیقامەی حوجە بۆ ئەوەی لە بری خوددا بڕیار نەدەی من لە هیچ کتێبێکی تر نەمدیوە بەڕاستی بەڕەحمەت بێ مامۆستا ناسیری سوبحانی لەگەڵ کۆمەڵە مەلایەکە قسە دەکا قسەیان بۆ دەکا و لە کۆتاییشدا هەموو مەلاکان دێنە سەرڕێی ئەو ناڵم دێنە ینی ئەی سەلمێنن کە قسەکەی ئەو ڕاستە وانە اینجا خۆی پێیان دەڵێ خۆی دەڵێ ئێستا ئێوە پێتان وایە من ئیقامەی حوجەم لەسەر ئێوە کردووە دەڵێن بەڵێ دەڵێن نەخێر نەم کردو هێشتا نەم کردو خدا هیچ زایەکتان ناداگە بە قسەشم نەکرد بۆ دەڵێ سێ مەرج هەیە بۆ ئەوەی شتێک پێی بوترێ ئیقامەی حوجە سێ شت هەیە من بڵێم بەڕاستی من بە نەزیرم گوت یا من بڵێم وەڵاو من 100 ئەڵقەی لە بەرنامە قسە دەکەم و خەڵک جۆی لە منە ئەوەی بە قسەی منی نەکردبێت لە دین تێنەگەشتووە ناتوانم وا بڵێم بۆچی لەبەر سێ سەبەب پێغەمبەران کە دێن ئەڵێن وإني لكم ناصح أمين بینی وإني لكم ناصح أمين مامۆستا ناسری سوبحانی بەڕەحمەت بێ دەڵێ مەرجی یەکەم بۆ ئەوەی کە بڵێم ئەم قسەی من کردومە بۆ تۆ وەکو ئیقامەی حوجەی لێ هاتووە من ناسح بم لە نەزەری تۆ من بۆ خۆم بە ناسح داناوە هەموو کەس قسە بۆ خەڵک دەکە خۆی بە ناسح داناوە نە ناسح بە معنای دڵسۆز ئایا لە نەزەری تۆ من ئەو کەسە دڵسۆزم کە بەڕاستی بەرژەوەندی تۆم دەوێ و هیچم بۆ خۆم ناوێ و هیچم مەبەستێکم نییە دەبێت تۆ گەشتبێتی ئەو قەناعەت کەواتە ئەبێ لە قەناعەتی ئەوانەی بەرامبەر کە یەقین بوو بن ئەم ئینسانەی ئەم قسەیە دەکات تەنها و تەنها لە ڕای خوددایە
هیچ بەرژەوەندیەکی حیزبی نییە، هیچ بەرژەوەندیەکی سیاسی نیە، هیچ بەرژەوەندیەکی ئابووری نییە، هیچ ئەمە زۆر ئایدۆلۆژی هیچ ئەمانەی نییە. ئەمە زۆر زۆر زەحمەتە بێتە دی. دووەم ئەمین دەبێت تۆ لە ناحی ئەمینەوە کە بزانی ئەم کەسە لێ ئەمین بی، پاش دڵسۆزێکە لێ ئەمین بی کە فەرمی ئوبەلیغکم ڕیسالاتی ڕەبی وأنا لەکم ناصح ئەمین وأنا لەکم ناصح ئەمین. ئایا تۆ وەکوتم لە پێشە یەکەم دڵسۆز بم بۆ تۆ، یەقین بی کە من دڵسۆزم بۆ تۆ نەک لای خۆمەوە. دوو تۆ یەقین بی کە من ئەمینم. تۆ ئەمڕۆ دەبینی ئێمە لەم بەرنامەیە قساکەینێکی جوێ لێمانە ئەڵێن لەوەیە دڵسۆز بێ، بەس لەوەیە ئەمین نەبێت، لەوەی ئەم قسەی بۆ بەرژەوەندی کەسێک بێ، بۆ شوێنێک بێ. وایە مادام ئەوە لە دڵێتی من نابم بە حوجە بەسەریەوە. تۆش ئەبینی بەم ڕۆژگارە مەلا قسە ناکە، شێخ قسە ناکە، بانخواز قسە ناکە، خەڵک بدوێنە چیڵێ ئەڵێ وەڵاو لە بەرفلانێتی کوراڵە وەڵاو بۆ پارە ئیشەکە، کوراڵێ مانگی ئەوە ئەوەندە وەرەگرێ، ئەوی تر دەڵێ ئەوە ئاو هەیە، ئەوتە کەواتە هیچیان ئەو کەسیان بە ئەمین نەزانیوە. ئەبینی یا دەڵێن ئەوە لەو حیزبەیە، مادام لەو حیزبەیە با قورئانیش کاتە بەرگ و بی کاتە بەری، مادام لەو حیزبەیە من بە قسەی ناکەم، ئەوە دڵسۆز نییە. ئەبینی ئەمە هەمووی بەڵکی ئەم مانای چییە؟ مانای وایە نابێتە ئیقامەی حوجە. کەس ئەمە بۆیە خوددا بە قسەکانی ئێمە خەڵک بە قسەمە ئەم کایانەی کە سزای کەس نادا قسەکانی ئێمە. سێم وما أرسلنا من رسول إلا بلسان قومه. مامۆستا ناصر سوبحانی بە ڕەحمەت بێ فەرمێ بلسان قومه، نەڵێ وەڵا من دڵسۆزم لای تۆ، من ئەمینیشم بۆ هیچ مەبەستێکم نییە، ئەو نیە بە کوردیش قسەت بۆکەم. ئەڵێ بلیسانی قومیه نە بە معنای ئەوەی بە کوردیش قسەیان بۆکە، زیاد لەوەی کە بە کوردیش قسەیان بۆ دەکات ئاستێواندا بەڵێ بە زمانی قسەیان بۆ بکات تێیان بگەینێ. زۆر جاڵێ من بۆ فڵانە کەس کە سەعاتی قسەم کرد، خۆ بە کوردی قسەم کرد، وانە ئەی یعنی ئیتر وەڵڵی هیچ عوزرێکی نەماوە، خوا سزایەدا چونکە من بە کوردی تێم گەیان. آخر ئەو کوردیە بە کوردی بوو، بەس تێ نەگەیشت، ئەو وەکوڵێ بە دەنگی کوردی بوو، بەس بە زمانی کوردی نەبوو، ئەو زمانەوە نەبوو. تۆ ڕەنگە بە شێوازی قسەت کرد بێ ئەو تێنەگەیشت بێ، ئەو تێنەگەیشت بێ. لەبەرەوە ئەمەیە مەسئلەی ناسح بێ و ئەمین بێ و بە لیسانی عەسر قسە بکە. زۆر جا مامۆستایەکی ئاینی دەڵێ فڵانە کەس ئەوە ئەچێ حوجەی بۆ دێنێتەوە، ئەڵێ خوددا هەیە بەچی، ئەڵێ ئیمامی ئەبوو حەنیفە سەفینەیەکی دروست کرد و شتێکی دروست کرد وتی تەختەدارەکان هاتن و یعنی نمونەیەکە ژێڕێتەوە بۆ بوونی خوددا. ڕابعەی عەدەوی وای گوت، فڵان وای گوت، ئەوە قسەی 700-800 ساڵ لەمەوبەرە. مامۆستا ناسیری سوبحانی دەفەرمێ کە بلیسانی قومیه، یعنی بە لیسانی قەومەکەی خۆشی و بە ئوسلوبی عەسرەکەی خۆی، بە عەسری دیجیتال تو ئەبێ بۆ گەنجێک بیسەلمێنی خوددا هەیە، نەک بە ئوسلوبی زمانی 800 ساڵ لەمەوبەر با بە کوردیش وت بێتت. لەبەرەوە کەس نەڵێ اللهم هل بلغت اللهم فشل، کەسمان ئەو مافەمان نییە. چونکە ئەی بەدی لێ چەندی چیە مامۆستایەکی ئاینی دەماڵ سەرمین بەرێ گوتارە پێشکەشتکردن، ئەی چ بشتەوی خەڵک ئین ئەنتە ئیلا نەذیر، هەموو قسەی خۆت بکە، ئین ئەنتە ئیلا نەذیر، تۆ تەنها بیرخەرەوەی، تۆ تەنها وریاکەرەوەی، ڕوسولا مبەشرین ومنذرین، وانە فإنما عليك البلاغ. ئەڵێم قسەکەی خۆی بکە، بەس نەڵێ خەڵکینە ئەوە من پێتانم وت. ئاسەجو من مامۆستان بینیوە لەسەر منبەر گوتوێتی خەڵکینە ئەوە من پێتانم وت فڵان حیزب و فڵان حیزب زۆر خراپن، جارێکی تر دەنگیان پێ بدەن خوا لێتان قبول ناکە. ئەمە چۆن ئەم بڕیارە چۆن خوالیان چوزانی وایە، چوزانی وایە چۆن ئەم بڕیارەتدا لەسەر منبەر. کەواتە بافت هەیە بەس چی بکەی؟ ئین عەلەیکە ئیلا البەلاغ. ئەخە خوددا بە پێغەمبەر وا دەفەرمی، پێغەمبەر فەرمی ئینی لەم ئوئمەر ئەن ئەنقوب عن قلوب الناس، من ئەمرم پێ نەکراوە دڵی خەڵک. ئەمە خاڵی دوم خوددا فەرمووی ئەگەر وانەکەن چ دەبێ؟ بەڵێ ولا تنابزوا بالألقاب. آخر ئەمە فەرمانە، ئەرێ ئێمە نابێ بە قسەی خوددا بکەین. خوددا فەرمووی ناو لە یەک منێن. ئەی بۆ تو لە خۆتۆ هەر فڵانت بەدڵ نییە کافرە، فڵانت بەدڵ نییە منافقە، فڵانت بەدڵ نییە فاسقە، فڵانت بەدڵ نییە مبتەدیعە، فڵانت بەدڵ نییە زەندیقە، فڵانت بەدڵ نییە بەکرێ گیراوە. ئەم ناوانە ئەمە هەمووی چییە؟ ئەلقابە. ئەم ناوانەی لەو کەسەی دەنێی ئەگەر دەریشەکەی ڕۆژە قیامەت وان نییە ئەو جا سزاکەی دەبینی. بۆیە خوددا سەبارەت هەروی ئەخترەتە مامۆستا کەسێکی گوتە کەسێکی تو منافقی، منژی گوتی بوچیت بێژی منافق چاو بووتە سەلمیەکەوە منافقە، گوتی گۆڕەی وان سیفاتێت قورئانی بەهەس کردی ئەست کارم بێژمێوە منافقە. ناتوانێت بۆ چونکە ئەو صفاتانە لە دیوی دەرەوەی لە تۆی دەبینێ وەکو گوتم، بەس ئاگاداری نیەتی تۆ نییە. ئاگاداری نیەتی تۆ نییە کە چۆن جاری وایە بە شفاعەتێک، جاری وا هەیە بە چۆن دەڵێ بە دوور کەعاد نوێ، جاری وا هەیە بە تەوبەکردن، هەموومانە لە کۆڵی تۆ دەبێتەوە. بەڵام گرنگترین شت ئەوەی ئەو ئاگای لە نیەتی تۆ نییە. گرنگترین شت ئەوەی ئاگای لە نیەتی تۆ نییە، وەکو گوتم بە چ نیەتێک ئەو کارە دەکرێت. بۆیە
ڕۆژی قیامەت دەردەکەوێت بە پێی نیەتەکان کارەکان چۆنە بێ. پێغەمبەر درودی خۆی لەسەر لە صیفەتەکانی ئەوە بوو ئەلفاظ كان صلى الله عليه وسلم يكره أن تقال بكردي أو لفظانة چین کە پێغەمبەر پێی خۆش نەبوو خەڵک بێڵێ ئەگەر چەند کورتیژی بیت فسد الناس خەڵک فاسد بوو چێ گوتی ئەڵێ جیرانەتی نەما بۆ جیرانەتی نەماوە کاکە وەڵا جیرانەتی نەما و خەڵک فاسد بۆ ئەوتە کاکە لە کۆڵانەکەی تۆ جیرانەتین لە کۆڵانەکەی ئەو دی زۆر باشن کۆڵان نەک دنیا هەر کۆڵانەکەی ئەو دی و دنیا زۆر باشە لە کۆڵانەکەی تۆ لەگەڵ دراوسێکەت شەڕت بوو ئەڵێ نەما فسد الناس جا لەبەرەوە يعني يا الله فسد الزمان كاكا زمان زور فراوانه چی گوتی زمان تێک چووە چەند حادیسەیەکمان لە وڵاتە بینیوە ئەی خۆگە ڕووداوە جوانەکان کۆ بکەیتەوە دنیا زۆر جوانترە لەوەی کە تەنها ڕووداوە ناخۆشەکان کۆ بکەیت دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەم هەر هەندێ ڕێکت دەتەمە دگەل جانابێتە بین بینەرێن هێژا و خوشتوی وێ ئاوای دەهینە دومایەوەی خەڵێکیژی زۆر سپاس بۆین بەڕێز کە دگەلمە بینەر بوون و هیڤیامە ئەوە مەشیاوی ترمەفایکێ ببەخشینەوەین بەڕێز و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کە دگەلمەتماندوو بوون ببینم خێر و شاد تا خەلەکە کادی بگەینە فێک